لگندوار حمصه لباجاروک ام الطبابیر هین چالکبانان راگیهاندن کو پفچونن تون دناورا چتین رخستنا داعش و هزن رژیم دا قومین و هات دیار کرن کو چتین داعش دربندن رژیم لوان دوران کنترل کرن و انبارک چکان آن رژیم تقاندن جعالی خوب نویزگاه ارتش اسلام آراگیهاندن دازانین کل نافچین هبلا علیانی و بادیه شاردنا ورا هێزن و چەتەیەن داعشێدا بەردەوامە. لە شامێ لە ناوچەیە عەدەوی هێنجێ دەرێ مەیدانی دانە دیارکردن کو دمایین دە ترمبێلەکە وڵاتیەکی سڤیلدا هاتە تەقاندن و دە ئەنجامێدا هەژمارێک ji سڤیلان گیانە خۆشدەستدان و هەژمارێک دم بریندار کەتن. هەروسا لە تاخا جۆبەر شاردنا ڤەرا ئارتێشە ئازاد و هێزن رژیمێدا دژوار دبە لە ئالیەکی دن فرۆکەیەن رژیمێ کامپا یەرموک دە چار ڕۆژێن بوریدا بە 44 بەرمیلێن تەقینەر تۆپباران کردن و دە ئەنجامێدا گەلک کەسên سڤیل بوون قوربانی و گەلک بریندار کەتن. لە گوندەوارێ دەرعایە لە گوندێ جدیە شەڕێکی دەمی دناڤەرە ئارتێشە ئازاد لە ئالیەکی و لەشکەر و شەبیحەیەن رژیمێ لە ئالیەکی دن ڕوودەدا هەروسا و لە گۆری کو هاتە ڕاگیهاندن کو ئارتێشە ئازاد و دناڤەوی شەڕیدا هەژمارێک ji خالên rejîmê kontrol kir û di encamê de tankeke rejîmê hate wêrankirin. Di heman demê de hêzên rejîmê bajarokê Keferşemis bi mûşekan armanc kirin bêgo encamên wê werin naskirin. Li gundewarê Hemayê li navçeya Sirêhîn Cebha Nusra di daxuyaniyekê de ragihand ku hêzên wê embarên çekan ên rejîmê teqandin. Herûsa li bajarên Mûrik û Elhemamiyat hêzên Cebha Nusra rêbendên rejîmê yên ku li wan deveran bi cih bûne bi mûşekan û çekên giran armanc kirin û di encamê de hejmarek ji leşkerên rejîmê hatin kuştin û hejmarek din birîndar ketin.